بەرزبوونەوەی پلەی گەرما بۆ سەرووی 50 پلەی سەدی تا ڕادەیەک ژیانی لە ناوچەی گەرمیان و کەرکووک وەستاندووە و زۆربەی دوکاندارەکان دوکانەکانیان داخست و حکوومەتیش بۆ ماوەی 2 ڕۆژ دەوامی لە فەرمانگە حکوومیەکانی گەرمیان داخست. پلەی گەرما ئاستێکی پێوانەی تۆمار بکات و بچێتە سەرووی 53 پلەی سەدی لە دەرەوەی شار و لە ناو شارەکان بە هۆی بوونی ئۆتۆمبیل و کارگە و چەند کارگەیەک ڕەنگە پلەکەی زیاتر بێ و ئەمەش کاریگەری زیاتر لەسەر فەرمانبەران دروستەکە و لەسەر هاوڵاتیان دروستەکە. ئێمەش بڕیارماندا کە 2 ڕۆژ پشوو ڕابگەێنین بە مەبەستی پشودانی هاوڵاتیان و هەروەها ئێمە ژووری عملیاتیشمان پێک هێناوە بۆی چاودێری بارودۆخەکە بکەن لە گەری خوا نەخواستە هەر ڕووداوێکی نەخوازرا و زوو فریای چارەسەرکردنی بکەون. ئەوانەی لە نێو بازاڕەکاندا مابوون خۆیان دابووە سێبەر یان لە ڕێگەی ئاوەوە خۆیان لە تینی گەرما دەپاراست. کارمەندانی هاتوچۆش ڕۆیشت بوونە ژێر کەپرەکانیان و ناوبەناو ئۆتۆمبیلیش بە کەمی دەبینرا بەسەر جادەکانەوە هاتوچۆیان دەکرد. بە تایبەتی ئەو دوکانانە زۆری ئەمڕۆ دایان خستووە پلاکانی گەرما زۆر لە سەرووی 52 زیاوە جەوێ گەرمە هاتوچۆ ئەمڕۆ بە تایبەتی زۆر کەمە. ئەمساڵ یانی تەوەقەی خەڵک وایە ئەم خۆر نزیک بۆتەوە لە عەرز خۆر پلەکانی گەرمەوە بەرز بۆتەوە. دوێنێ هەر لە شاری کەلار دوێنێ سیارە لە بەهۆی بەرزبوونەوەی پلەی گەرما گڕی کرد. گەرمی کەشوهەوای ئەم ساڵ گەیشتووەتە ئاستێک کە بە ساڵانی ڕابردوو بەراورد ناکرێت. ئەمەش بە پێی وتەی شارەزایانی بواری کەشناسی. دڵشاد ئەنوەر، دەنگی ئەمریکا، پارێزگای کەرکووک.